لە کاتی گەڕانەوەیان لە وەرگرتنی موچەی مامۆستایانیان لە چەمچەماڵەوە بەرەو کەرکووک 4 مامۆستای خوێندنی کوردی لە نێوە ئۆتۆمبیلەدا وەرگەڕان و بریندار بوون. دۆخی 3 مامۆستا ناجێگیرە و دەبێت نەشتەرگەریان بۆ بکرێ. مامۆستا هەرێم بەڕێوەبەری قوتابخانەی خانزادە و یەکێکە لە بریندارەکان. باری تەندروستی جێگیرە، بەڵام لەبەر ئەو برینەی پێوەیەتی جارێ لە ژێر چاودێریدا دەهێڵڕێتەوە. حەسە بەو ماکانی پێشوو دەچمان چەکەمان کرد چمان بۆ چەمچەماڵ لەگەڵ 3 بەڕێوەبەری بەڕێز قوتابخانە ناو شاری کوردی قوتابخانەکانن بۆ پارەکەشماوە کرد چووم موچەکە لە گەڕانەوە زۆر ئەتیادی بۆ هاتمانانی سارەکە پێش بگەینە قەرەنجی بە 5 کیلۆمەترێک چوومان خۆڵەبەر دەچی دەرچوو سەر ئێش نەبوومان ئەو حادثە توشمان هات بەس سیانمان زۆر بەسی خراپە بەس من کە بێنایان باشم. ئەو 3 مامۆستایی دۆخی تەندروستیان ناجێگیرە دوانیان بەڕێوەبەر و مامۆستایەکی قوتابخانەی ژینۆ و یەکێکی دیکەیان بەڕێوەبەری قوتابخانەی ئاسۆسا. جگە لە برینداربوونیان لە دوای ڕووداوەکەوە بڕی نزیکەی 5 ملیۆن دیناریان لێدەزراوە. بڕە پارێکی کە دیار نەماوە ئێمە وەکی یەکێتی مامۆستایان هەوڵە دێن بۆ پڕکردنەوەی ئەو بڕە پارەیە وەکو سکرتاریەت لە دوستای خۆمانەکەین بۆ سکرتاریەت ئیتر لە ڕێی وزارەتەوە بێ لە ڕێی پەروەردەوە بێ لە هەر ڕێگایەک بابەتێکەوە بێ. مانگانە مامۆستایانی خوێندنی کوردی بۆ وەرگرتنی موچەکانیان دەبێت سەردانی بانکی چەرمۆ بکەن لە چەمچەماڵ لەسەر داوای بەشی خوێندنی کوردی. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان داوای لە وەزارەتی دارایی کردبوو موچەی مامۆستایانی خوێندنی کوردی لە بانکێکی ناحکومی هەر لە کەرکووک دابەش بکرێ، بەڵام وەزارەتی دارایی بە نووسراوێک کە واژۆی ئاوات شێخجەنابی بەسەرەوەیە ئەو داوایی ڕەت کردوتەوە. وەزیری پەروەردە موافقەی کرد لەسەر ئەوەی کە بخرێتە سەر بانقی لە بانق ئەهلیەکان ئەو پارەیە لە باتی مامۆستا تووشی ئەم هەموو گرفتە ببێ بۆەوەی بەبێ کێشەوەری بگرێ لێرانە لە کەرکووک. دیارە ئەمە پەیوەندی بە وەزیری داراییەوەیە و بە وەزیری پەروەردەوە نییە. موچەی زیاتر لە 8,000 مامۆستا و فەرمانبەر کە لە 530 قوتابخانەی خوێندنی کوردی دەوام دەکەن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە. مانگانە مامۆستاکان دەچنە چەمچەماڵ. زۆربەی مانگەکان ڕووداوی هاتوچۆیان توش دەبێ بۆ هۆیەوە چەند جارێکیش لە ڕێگەدا موچەکانیان لێدەزراوە. مامۆستایانی خوێندنی کوردی کە مانگانە ڕێگەی نێوان کەرکووک چەمچەماڵ دەبڕن بۆ هێنانەوەی موچەکانیان لە کاتێکدا مانگانە موچەکانیشیان دوا دەکەوێت کەچی لەگەڵ ئەواندا مامۆستایانی سەر بە بەغدا لە هەمان قوتابخانە داوام دەکەن و موچەکانیان بەبێ دواکەوتن لە ڕێگەی ماسەرکاردەوە پێدەدرێت. هەردی محەممەد ڕووداو، کەرکووک.